ئەم ڤیدۆیە زیرەکیەکی ترسناکت پێدەبەخشێت. مەکیاڤیلی، گەورە ڕووناکبیر و سیاسەتمەداری ئیتالیایی. زیرەکترین مرۆڤەکان بەگشتی ژاوەژاوکەر نین، بە شوێن سەرنجدا ناگەڕێن، بەسەر کەسدا هاوار ناکەن، تەنها تەماشا دەکەن، شیکاری و لێکدانەوە دەکەن، سەبر دەکەن. ئەوانەی بەڕاستی زیرەکن هەرگیز لە گفتوگۆدا پەلەیان نییە، ڕێگە ئەدەن ئەوانی تر خۆیان ئاشکرا بکەن. قسە ناکەن کە وەڵامی ئەوان بدەنەوە یان کێبڕکێ بکەن، بەڵکو بێدەنگن و گوێ دەگرن بۆ ئەوەی پشتی ماسکەکان ببینن. مەکیاڤیلی باش دەیزانی دەسەڵات لەدەست ئەوەدایە کە بزانێت بە زانستەکەی چی بکات، نەک ئەوەی کە زۆر ئەزانێ. زۆربەی خەڵکی ئالوودەن بە ژاوەژاو، بە وەرگرتنی ڕەزامەندی لەلایەن کەسانی ترەوە، بە ترێندەکان، بە مۆدەکان. بەڵام ئەوانەی بەڕاستی ترسناکن بە بێدەنگی دەجوڵێن، کەسیش بە هەند وەریان ناگرێت، بەڵام هەمیشە بەدەیان هەنگاو لە پێش ئەوانەی ترەوەن. نایان بینی کە شەڕکەن یان زیرەکیەکەیان نمایش بکەن، هەمیشە لە بێدەنگیدان، خەریکی کۆکردنەوە و داڕشتن و ئامادەبوونن، چونکە یاری ئەوە نییە هەموو کەسێک بزانێت چی لەدەستایە، بەڵکو ئەوەیە کە کاتی هات جا کارتەکانت ئاشکرا بکەیت. کاتێک کە تۆ کەمتر قسە دەکەی، خەڵکی زیاتر خۆیان ئاشکرا دەکەن. ئەوە تەنها کەسە زیرەکەکان دەزانن. هەر بێدەنگیەک کە دەیهێڵیتەوە کەسانی نائەمن تووشی دڵەڕاوکێ دەکات. لەناو دڵەڕاوکێکەشدا ڕاستیەکان لە دەمیانەوە دەڕژێت. لە بێدەنگی تۆدا ئەوان کاردانەوەی خۆیان پیشان دەدەن، پیشانی دەدەن کە کێن. لە نائارامیدا ئەوان دەیانەوێ جەنجاڵی دروست بکەن، چونکە خۆیان بێئارامن. ئەمە نە فێڵە و نە هەڵخەڵەتاندن، ئەمە هۆشیاریە. مەکیاڤیلی پێمان ناڵێت کە خەڵکی فریو بدەین، پێمان دەڵێت هۆشیار بن، و هۆشیاری لە کۆنتڕۆڵەوە دەست پێ دەکات. گەمژەکان پەلەیانە کە ببینرێن، بەڵام زیرەکەکان تەنها سەیر دەکەن. دژایەتیەکان دەدۆزنەوە و خاڵە لاوازەکان کۆ دەکەنەوە، نەک بۆ ئەوەی زیان بگەێنن، بەڵکو بۆ جوڵەکردن بە وردی. لە جیهانێکدا کە هەمووان بە وروژاویەوە گفتوگۆ دەکەن، سەبرکردن دەبێتە چەکێکی زۆر کوشندە. هێز ئەوە نییە کە چی ئەزانیت، بەڵکو ئەوەیە کارێک بکەیت دەوروبەر وا بیر بکاتەوە کە نازانیت. هەر کە بۆیان دەرکەوت ترسناگنیت، بەرگریان نامێنێت. ئەو کاتەیە کە دەست بە قسە دەکەن، بە ئاسانی نهێنیەکانیان دەڵێن، بێیەگرتووی دەبن. مەکیاڤیلی دەیوێت باشترە لاواز دەرکەویت، نەک هەڕەشە ئامێز، نەک لەبەر ئەوەی بێهێزی، بەڵکو بۆ ئەوەی دەسەڵاتی شاراوە کاریگەرترە. مێشک زیرەکەکان لە ژیاندا بە سادەیی دەڕۆن، لێ ئەگەڕێن لووتبەرزەکان وا بیر بکەنەوە ئەوان سەروترن، تەنها سەر ڕادەوەشێنن و زەردەخەنە دەکەن، یاری بچووک دەکەن، بەڵام لە مێشکیاندا خەریکن دەسەڵات کۆ دەکەنەوە، وەکو تۆفانێکی بێدەنگ. زیرەکی ئەوە نییە زانیاریەکانت نمایش بکەیت، بەڵکو دەبێت ئەو زانستە بگۆڕیت بۆ بێدەنگی، بێدەنگی بۆ استراتیجی. زیرەکە ڕاستەقینەکان بە دوای کۆنتڕۆڵکردنەوە نین، ئەوان تەنها بەباشی لە کۆنتڕۆڵکردن تێگەیشتوون. ئەزانن کۆنتڕۆڵ بەهێز و پلەپایە نییە،
دەزانن لە سێبەرەکانەوە دێت، لە ڕێگەی تێگەیشتن لە عەقڵی مرۆڤەکان. پێش ئەوەی قسە بکەن مەوداکە دەپێون، ترسەکان نائارامی ویستەکانی خەڵکی، چونکە ئەوێ تاکە شوێنە کە دەسەڵاتی شاراوە تیایدا خەوتووە. مەکیاڤیلی دەیوت کاتێ ئەنگێزەی مرۆڤەکان دەناسیت، ئیتر دەتوانیت پێشبینیان بکەیت. کاتێ زانیت کەسێک چی دەوێت، ئیتر پێویست بە فریودان ناکات. خۆی بەدەستی خۆی هەموو شتێکت پێشکەش دەکات. ڕواڵەتی داستانەکە ئەوەیە کە خەریکی یارمەتی ئەدەی، گوێ دەگریت، حتا لەوانەیە ناچالاک دەرکەویت. بەڵام لە پشت ئەو ڕواڵەتەوە هەر قسەیەکت حساب کراوە، هەر ماسکێک، هەر نیگایەک، هەر جوڵەیەک بە تەواوی هۆشیارانەیە. دنیا زیرەکی بێدەنگ بەکەم دەزانێت. هەر بۆیە ئەمە وا دەکات کە ترسناک بێت. زۆربەی خەڵکی زیرەکی لەگەڵ سەرکەوتنی ئەکادیمی بەهەڵە تێدەگەن. بڕوانامەی خوێندن، ناونیشان، بازنەی وشەکان. بەڵام ئەمانە ئەو زیرەکیە نین کە بتوانێت حەقیقەت بهەژێنێت. زیرەکە ترسناکەکان بیر لە چەند چین دەکەنەوە، ئەتوانن دژایەتیەکان تێبگەن، بێئومێد نابن، هەم یاری تێئەگەن هەم لە یاریزانەکانیش. ئەوان تەنها بە شوێن چارەسەری کێشەکانەوە نین، بەڵکو بە شوێن دۆزینەوەی ئەو نەخشەن کە ئەو کێشەی دروست کردووە. مەکیاڤیلی دەیوت ئەگەر دەتەوێت پەیوەندیت هەبێت، ئەبێ سروشت و کەسایەتی مرۆڤەکان بناسی. سروشتی ئینسانەکان زۆربەی جار شەریف نییە. کەسانی بەڕاستی زیرەک لە خیانەت و لە کێشەنانەوە یان لە هەڵخەڵەتاندن هەرگیز سەرسام نابن، چونکە ئەوان هەر لە سەرەتاوە پێشبینی دەکەن. بۆیە هیچ کاردانەوەیەکی هەستیان نییە. سەرنج ڕادەکێشن، پێشی هەمووان دەدەنەوە. ئەمە ڕەشبینی نییە، تەنها دەتوانین بڵین جەنجاڵیە. و لە دنیایەکدا کە پڕە لە ڕەنگ و خەیاڵ، دیارە کە جەنجاڵی یەعنی دەسەڵات. زیرەکە ترسناکەکان هەرگیز ناڕۆنە ناو جەنگێکەوە کە پێویست ناکات براوە بن. ئەوان دەزانن وزە وەکو پارەیە، دەبێ لە شوێنێکدا سەرف بکرێت کە چەند بەرابەری بگەڕێتەوە. مەکیاڤیلی نووسیبووی شازادەی عاقڵ ئەو جەنگەی کە پێویست نییە تیایدا خۆی دەدات بەدەستەوە، نەک بۆ ئەوەی ئەترسێ، بەڵکو لەبەر ئەوەی لە هێزی کات تێدەگات. دەزانێت براوە کاتە کە دیاری دەکات. کەواتە ئەم عاقڵانە ڕێگا دەدەن ئەوانی تر لە ناو دەنگەدەنگ و ژاوەژاودا ماندوو بکەن، خۆشیان زۆر ئارام و بەسەبر و ئامادە دەمێننەوە کاتێ زەڕبە ئەدەن کە پێویست بێت، نەک کاتێکە تووڕەن. زیرەکی ڕاستەقینە دژایەتی و ناکۆکیەکان دەگرێتە باوەش. مرۆڤە ترسناکەکان لە ڕووی مێشکیەوە ئەتوانن بێڕەحم، لە هەمان کاتدا دڵسۆز بن، بەهێز بن و نەبینراو بن، ئارام وە لە هەمان کاتدا خۆڕاگرن. ئەوان ئەزانن کە ژیان ڕەش و سپی نییە. لەوانەیە یەک شەترەنج بێت، شەترەنجێک لە ناوەندی تەمومشدا. زۆربەی مرۆڤەکان بۆ دڵنیایی دەگەڕێن، بەڵام مرۆڤی عاقڵ لە ناو دڵنیاییدا بە باوەڕ بەخۆبوونەوە دەجوڵێت. لەبەر ئەمەیە کە ترسناکن، نەک بۆ ئەوەی هەموو شتێ گرنگە بەلایانەوە، نەک بۆ ئەوەی هەموو شتێ ئەشکێنن، بەڵکو لەبەر ئەوەیە دەتوانن بچەمێنەوە بەبێ ئەوەی بشکێن، لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر بڕۆن، بێ ئەوەی خۆیان ون بکەن. مەکیاڤیلی دەیزانی کە تەنها چاکەکردن
بەس نییە بۆمانەوە. پێویستمان بە نەرمی و خۆگونجاندن هەیە. لە هەمووی گرنگتر لێکدانەوەی ورد و دەقیقمان پێویستە. بزانین کەی پێویستە دەست بە جوڵە بکەین، کەی سەبر بکەین وەکەی بە تەواوی ون ببین. چونکە تیشترین شمشێر ئەگەر لە کاتی خۆیدا نەهات ئیتر گرنگ نییە. کۆتاچێکی کەسانی ترسناک لە ڕووی عەقڵیەوە ئەوەیە ئەوان پێویستیان نییە کە خەڵکی لێیان تێبگەن. زۆربەی خەڵکی پێیان خۆشە باسی خۆیان بکەن، ببینرێن، پشتگیری بکرێن. بەڵام کەسی دانا ئەزانێت هەر کاتێ پێویستت بەوە بوو کە قسەیان بۆ بکەیت تا لێت تێبگەن، هەموو دەسەڵاتت پێداون. مەکیاڤیلی دەیوت بهێڵە با لێت تێنەگەن، بهێڵە با بڵێن ساردی دووری یان لووتبەرزی. ئەوانەی کە بەڕاستی دەسەڵاتیان لەدەستدایە بەگشتی لە سەرەتاوە خۆشەویست نەبوون، بەڵام لە کۆتاییدا ڕێز دەگرن. چونکە میراتێک بە یەکبوون لەگەڵ کۆمەڵێک مرۆڤدا دروست ناکرێت، بە سەرکەوتن و سەرکەوتن بەسەر ئەواندا دروست دەبێت. وە کاتێک دنیا تووشی مشتومڕ و گومان و دژایەتی بوو، ئەوانەی بەڕاستی زیرەکن بێدەنگ دەمێننەوە و یاساکانی یاریەکە سەر لە نوێ دائەڕێژن.